سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی لە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆدا لە خزمەت ئێوەی عەزیزدا. ئەمڕۆ 21 جۆزەردانی 1400 هەتاوی بەرامبەر بە 11 مانگی ژوێنی 2021 زایێنیە. لە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ. بەرنامەکانمان بریتیە لە یادێک لە هاوڕێ دێرینمان کاک مستەفای قادری، کادر و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. دواتر بەرەوپیری سیوێکی جۆزەردان ئەچین و چاومانەکەوێ بە تعدادێ لە کادر و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە. هەروەها لەو بابەتەوە باس و قسە و باسێکمانە بێت. دواتر ئەگەر مەجال بوو لەسەر کاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێران قسە و باسێکمانە بێت. ئێوەی عەزیز دەتوانن لە ڕێگەی واتساپەوە بە ژمارە تەلەفۆنی 0046 726 16 764 پەیوەندیمان پێوە بکەن و هاوڕێیان دەتوانن پەیامەکانیان بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە لەم تەریقەوە بەدەستی ئێمە بگەێنن. ئازیزان، کاک مستەفا نزیکی 80 ساڵ لەمەوبەر لە ئاوایی وێنەی کوردستانی باشوور لەدایک بوو. دواتر بە ماڵەوە هاتنە ئاوایی کانی ناوی ناوچەی بانە. باوکی خەریکی کاری کەشاوەرزی و ئاژەڵداری بوو. دوای باریان کرد بۆ ئاوایی هەنجیلە، لەوێش هەر خەریکی کاری کەشاوەرزی و ئاژەڵداری بوون. ماڵەکەیان بوو بە ژێر هەرسی بەفرەوە و بەداخەوە باوکی و خۆشکێکی لەو کارە ساتەتا ژیانیان لەدەستە. ژیانیان گۆڕدرا و بەهۆی دابوونەریتی ئەو کاتەوە بنەماڵەی ماڵی دایکیان بە زۆر داوەوە بەشوو و کاک مستەفا و برایەکی کاک عەبدوڵڵایان داوە بە ماڵی باپیریان لە ئاوایی سپی کەمەرە. لەوێ هەردووکیان بوون بە ڕەنجبەر و کاری ڕەنجبەری و کاری کەشاوەرزی وشتی وایانە کرد. بەداخەوە کاک عەبدوڵڵای برای کە 12-13 ساڵ تەمەنی بوو بەهۆی نەخۆشینەوەی گیانی لەدەستا. کاک مستەفا خەریکی ڕەنجبەری و شوانی و شتیوا بوو. دواتر لەگەڵ دادەفاتم کە خزمی خۆیەتی ژیانی هاوبەش پێک دێنن. کاک مستەفا و دادەفاتم خاوەنی 2 کوڕ بە ناوەکانی محەممەد و عەبدوڵڵان و 4 کەس بە ناوەکانی حەسپە و شەمسە و پیرۆز و شەهلا. دوای ئەوە کە ژیان پێک دێنوانە بۆ بەدەستێنانی کار و پێداکردنی کار دەچێتە شارەکانی دەرەوەی کوردستان وەکو تاران و تەورێز و بەندەر عەباس و زۆر شوێنی تر، بە لەوێ خەریکی کرێکاری و کاروشتی وابێت هەتا دەستپێکردنی شۆڕشی جەماوەری خەڵکی ئێران لە ساڵی 1357 هەتاوی. ئەو سەردەمە کاک مستەفا وەکو زۆر کەسی تر بەهۆی ئەوە کە ژیان و ئەرکی زۆر لە سەرشان بوو و کەسێکی زەحمەتکێش بوو ئەچێتە ناو ڕیزی شۆڕش دژ بە حکوومەتی پاشایەتیەوە. دواتر کە شارەکانی کوردستان دەکەوێتە دەست هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوەکە. هەرچەند بنەماڵەی پڕخێزان بوو، بەڵام کاک مستەفا ئەرکەکانی کۆمەڵ بە ئەستۆ گرێت و بنەماڵەکەی بەجێ ئەڵێت و دێتە ناو ڕێزەکانی کۆمەڵە و یەکێک لە یەکەمین پێشمەرگەکانی کۆمەڵە ئابێت لە ناوچەی بانە. دوای ساڵانێکی زۆر کاری سیاسی و ئەرک بە ئەستۆ گرێت و لە دەستەی
سازماندەدا لە ناوچەبانە هەڵسوڕانەکە ئەویش بەهۆیەوە بوو هەم زۆر شارەزا بوو هەم کەسێکی خۆشنیە بوو خەڵکیان ناچی بۆ پەیوەندیەکی زۆر شڕوپڕی لەگەڵ خەڵکدا بوو. کاک مستەفا ئەرکەکانی زۆر بەباشی ئەباتە پێشەوە و لەسەر بیر و باوەڕەکانی هەمیشە قایم و قایمتر ئەمێنێتەوە. دواتر کە دێتە دەرەوەی وڵات لە وڵاتی فینلاند نیشتەجێ ئەبێت و لەوێش هەر لەسەر بیر و باوەڕەکانی هەر ئەمێنێتەوە و لە زۆرێک لە هەڵسوڕاوە سیاسیەکان لە وڵاتی فینلاند بەشداریە کاوەکو ئاکسیۆنەکان و تەزاوراتەکان و ڕۆژیمەی و زۆر شتی تر. کاک مستەفا بەداخەوە ڕۆژی 10 مانگی ژوانی 2021 بەهۆی نەخۆشینی شێرپەنجەوە بەجێی هێشتین و بەڕاستی یەکێک لە پێشمەرگە دێرینەکان و کادرە زۆر دڵسۆزەکانی کۆمەڵەمان دەدەستە. هەر لێرەوە سەرخۆشیەکەین لە دادە فاتمی هاوسەری کە ساڵیانێکی زۆر لە پەروەردەکردنی مناڵەکانە و هەروەها پشتیوانی کاک مستەفایش بوو. دیسان سەرخۆشیەکەین لە هەموو هاوڕێیانی کە لەو ماوەدا کە نەخۆش بوو هەمیشە پاڵپشتی بوون و سەردانیانە کرد. یادی کاک مستەفا بەرز و بەڕێز بێت. ئازیزان، سیوێکی جۆر زەردان بەڕێوەیە. تقریبا نزیکی هەفتەیەکی کە سیوێکی جۆر زەردانە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە کاتێک ڕاگەیاندرا کە یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی دەری لە ناوچەی ماوەت کە بۆ مەعموریەتیان نەرا بوو بۆ لای هێزەکانی یەکێتی نیشتمانی لەلایەن کۆمەڵەوە هاوڕێ خانەی معینی لە شەڕێکی نابەرابەردا کەونە بۆسەی چەکدارەکانی حکوومەتی ئەو کاتی بەعسەوە و گیان لەدەسەدات. هەر بۆ بۆنەوە ڕۆژی سیوێکی جۆزەردان کە ڕۆژی ژیان بەخکردنی هاوڕێ سەعیدی معینیە بە ناوی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هەڵبژێردراوە. ئێمە بم بۆنەوە لە چەند بەرنامەی ڕابردووشە قسەمان کرد، بەڵام بەداخەوە بەرنامەی هەفتەی پێشوومان بەهۆی ئەوە کە کێشەی تەکنیکیمان بوو نەمانتوانی بەردەوام بین لەگەڵ کاکژیان. داوەتمان لێ کردوێتەوە کە کاکژیان بەشداری ئەم بەرنامەمان بێت دیسان و زیاتر لە سەروەزیەتی هەم خەباتی خۆی و هەم هەڵسوڕانی پێشمەرگەی کۆمەڵە بە ئەم قسە بکات. دواتریش داواکەین لە هاوڕێ گەلاوێژی ڕستەمیش کە بەشداری بەرنامە بێت کە دێتە سەرخەت و لەگەڵمانە بێت. کاکژیان زۆر سپاس بۆ بەشداریت لەو بەرنامەیەدا. زۆر سپاس دەکەم هاوڕێ مەحیە، سڵاو ڕێز و خۆشەویستی خۆماراستەی ئێوە و هاوکاران و هاوڕێیانی عەزیزم و بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوەیەک. کاکژیان، جاری پێشوو بەهۆی کێشەی تکنیکیەوە نەمانتوانی بەردەوام بین لەسەر قسە و باسەکەمان. ئێوە وتتان کە هەر لە بنکەکانی شاری سنەوە پەیوەندیتان بە کۆمەڵەوە گرت و لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوون. بێزەحمەت لەسەر بنکەکانی شاری سنە تایبەتمەندیەکانی ئەو بنکانە بێزەحمەت کەمێ قسەمان بۆ بکە. زۆر سپاس کاک مەحیە، بەڵێ من داوا لێ بردنەکەم بەڕاستی نازانم ئیترە و شکاڵە تکنیکە لای منەوە بوو یا چۆن بوو. من لێرەشەوە پێشەوە جوابی سوالەکەتان بمەوە منیش سەرخۆشی و تەسەتی خۆماراستەی هاوڕێیان و بنەماڵەی کاک مستەفای قادریەکەم و هەروەها کاک مەحیە دوای دەستخۆشی لێوە هاوکارانی عەزیز بەڕاستی ئەوە بێژم کە جێگەی کاک فەراد لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە خاڵیە و من لێرەوە ئارزووی سڵامەتی هەرچی زووتری بۆ کاک فەرادی خۆشەویست دەکەم و ئومیدوارم بە زوویی بە دەنگە دلێرەکەی و لە ناو تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە دیداری شاد بین. یەک دقە ڕاوەستا ئەوە هاوڕێ گەلاوێژ هاتۆتە سەرخەت. هاوڕێ گەلاوێژ کاکژیان خەریکە قسە ئەکات، هەر کاتێ بانگمان کردی زەحمەت دەبێ بە تەسویرەوە بێ. زۆر سپاس. فەرموو کاکژیان.
نەخێر خواهشەکەم بەرهەم لێرە ڕێز و سڵامەیە بۆ کاکفرا شعبانی. من بەڵێ لە بنکەوە بەڕاستی چەکی کۆمەڵەم هەڵگرت. ئەوەدان کۆمەڵە بنکە یان لە ئورگانگەر حاکمیەتی مەدمی بوو کە لە شاری سنە و ئەکسەرەتی مەحەلاتی شاری سنە دامەزاکە و دامەزانێش بەڕاستی هەرچەند بە پشتیبانی کۆمەڵە و بەدەست جوانگەر مەحەلاتەوە بوو کچ و کوڕ ئەو بنکانیان دامەزان و من خۆم لە بنکەی شێر ئەتای زەندیا لە قەتارچیانە لە خیابان وەکێڵا کە بووم عزوی ئەو بنکە بووم. ساختاری بنکە بە تۆکولیەگە کەمێک کورت لەسەری قسە بکەین لەسەر سێ کومیتە تەشکیلە بوو. سێ کومیتە، کومیتێکی نظامی، کومیتێکی سیاسی و کومیتێکی تدارەکاتی و ئیمدادی. ئەم کومیتە نظامیەکەی فرەتر ئامۆزشگە نظامی بوو، یادی بەخێرە وەختی گیان بەکرد و فواد عەرەب لەلایەن کۆمەڵەوە هات جەماعەتی بدە دەرەوە بۆ ئامۆزشگە نظامی و ئەمنیەت و نیگابانی ناو مەحەلە و گەڕەک. کومیتە سیاسیش هەموو کە ئێوارانە معموڵەن ئێوارانە جەمەونەوە لە بنکە کە لێنا کتێب خوێندنی ئامۆزشگە سیاسی لەلایەن کادرگەر کۆمەڵەوە حتا لە جەرایانگە تریشە و تەشکیلاتگە تریش و جاروبارە هاتن ولی زۆربەی لەلایەن کۆمەڵەوە بوو. ئەم بنکەگەرە تەسمیمگەری هەموو شتێکی لەگەڵ تەواوی ئاعزای بنکە بەیەک و مەشروعەتە کریا و تەسمیمگیریە کریا بۆ کاروباری بۆ پێشچوونەوە فرە کاروبارگەری جاروبار شتگەرێ پێشات حساستر بوو یا گەورەتر بوو لە زەرفێتی بنکانە بوو لەگەڵ کۆمەڵە مەشورەتە کریا بۆوان ڕاگەن کە ئەو وەختە زندەیات کاک ئەیوبی نەبەوی مەعموڵەن ئەو بوو کە لەگەڵ بنکەکان لە تەماسا بوو و مەشورەت تەکەوا کریا و ڕاهنمودگەر خۆیەدا. مەسەن دایان من وەک نمونە دایان لە کارەکان بنکە دوای ئەوە وەک ئەمنیەتی مەحەلەکان دوایەوە کە بە دەرد و غەمی ناو مەحەلەکەوە بوو زۆر کارگەری تر گەورەی کرد. مەسەن لە شاری سنە ئەوانە لە بیریان بێ مەسەن تواو معتادین ئەوانەیە کە معتاد بە موادگەر هۆشبەر بوون جەمیانیان کردەوە لە بنکەکانە تەرکی موادی مخەدریان پێکریا کە حتا چەند نەفەر لەوانیچە هات ناو ڕێزی فرێکیان هات ناو ڕێزی پێشمەرگایان کۆمەڵەش و ناو پێشمەرگی کۆمەڵەش گیانیشیان بەخت کردووە. دایان لە هینەکانی کە بنکە ئەو وەختە هینی کرد. بنکە بەرحاڵ بە دەرد و خەمی مەحەلە و بە خەڵکە ئەگەی هەرچەند بنکە بەڕاستی عمرێکی کۆتای بوو ولی ناو مەردما زۆر جێگای خۆی کردووە و مەردم زۆر ئیتمینان و ئێعتمادیان پێ بوو. باوەڕکە کوچکترین حرەکەتی جاسووسگەر و هینگە جمهوری ئیسلامی زوو بە بنکە ڕاگەیاندرا زۆر کۆمەکە هینی یارمەتی بنکا کریا و بنکە بوو بە ئاموزشگایەک بۆ جوانان مەحەلەکان و شاری سنە کە لە دواییشە زۆربەی لەو کەسکەر و ئازای بنکە بوون هاتن ناو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و کادرگەرێک گەورە لە جومبشی کوردستان و هەتا ڕەحبەری کۆمەڵەش تیا من خۆم ئەسەن گیان بەکر و ڕەحمەت پاڵەوانی وەختە لێ نابوو امیدوارم تەمەندریش بە هاوڕێ عەباس مەسعودی بوو و جەماعەتێک زۆر هاوڕێ هەبڵای مەسعودی ئەمانە گەشتی لە بنکام کە دوایی بە کادر و ئازای بووم بە کادر و ئازای کۆمەڵە. من لێنەوە دەستم پێکرد ئەمە فقط حەزم کرد کورتێکی لە مۆردی بنکە و کەیوە سوالتان کرد بێن لەمەوە بنکەوە توانین قسەگەر کەی وەلێ ئەمە کورتێک بوو کە من وەختی لەوە زۆرتری بەنامەکەتان نەگرم و دوای ئەوە من لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنە بەشدار بووم وەکو پێشمەرگەی بنکە. بەڵێ کاک ژیان نەگەڕینە وڵات هیوادارم بتوانم هاوڕێ گەلاوێژ وەسڵکەم هاوڕێ گەلاوێژە وەختە دەنگی قەت بوو هاوڕێ گەلاوێژە و کاتەتان باش هاوڕێ گەلاوێژ نییە بەڵێ
يك لحظة أقر إجازة فرمو. بەڵێ کاک ژیان فەرموویەوە بەردەوام بن تاکو بزانمە گەر هاوڕێگەراوێژاتم بە داوای لێبردنەوە وەستەکەم چونکی ئەو هاوڕێگەلاوێژە و کاتتان باش هەموو کاتێک و باش هاوڕێمە هەیە یەک دقە دەنگت تەسویرت نییە بەڵام دەنگت هەیە یەک دقە بزانم تەسویرەکەم بۆ چەند دەبێ هەر بدەی لە دووربینەکە دێت بەڵێ زۆر چاکە بەڵام ئەگە بۆ بە باری پانایی ئابێگریت زۆر سپاس دەکەم لە شوێنی شەبێتی زۆر عالیە بێت ئاوە ئەوە بە تەمام کچم ئەلۆ دیوەی بێستم زۆر باشە وەڵانم ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە بۆ ئاگداریت هاوڕێگەلاوێژ باشە هاوڕێگەلاوێژ کەمێ دووربینەکەت بێنەخۆ ئاوە زۆر باشە ئێوە لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەن وەکو پێشمەرگەی ژن و هەروەک بینەرانیش ئاگدارن و کۆمەڵە ڕچەشکێن بوو بۆ ئەوەی ژنان بێنێتە ناو خەباتەوە و ئەو هێز و توانایی کە بەڕاستی تا ئەو سەردەمە هێشتا ئاشکرا نەبوو بوو و دەرنەکەوت بوو لە ڕێگەی کۆمەڵەوە بەڕاستی ئەو دەرخراوە زۆر هێز و توانا و ئەنەرژی و شتی زیاتر لەوەمان بینی لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هاوڕێیانی ژن ئێوە ساڵی چەندێ هاتنە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵەوە من ئاخیری بەهاری 59 هاتم بۆ ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە هەر لە ناوچەی پیرانشار بوون یا لە شوێنی دیکەش بوون نەخێر مستەقیم چوون بۆ ئینشاراتی مرکزی کۆمەڵە لە ناوچەی بۆکان لە ئاوەیەک بە ناوی شەرەفکەند بەڵێ بۆ خۆتان ئەو سەردەمە تۆزێک نامۆ نەبوو مەسەلەن پێشمەرگەی ژن زۆر عادی نەبوو خەڵک چۆن هەڵسو کەوتیە کرد لەگەڵتان لە ڕاستیدا بۆ ئەوە یەکەم جار بوو لە مێژووی جنبشی مقاومەتی خەڵکی کوردستان بەهۆی کۆمەڵە توانی پێش ژنان و کچان بێنێتە ڕێزی خەبات و تێکۆشان و هەروەها ڕێزی پێشمەرگایەتیدا دوای دێمە سەرەوە کە دیارە گەرچی ژنان و کچانی هەواداری کۆمەڵە هەر لە دەستپێکردنی قیامەوە ئاشنا بوو لە کۆمەڵە وەختە لە تەزاوڕاتەکاندا گشتمان بەشداریمانە کرد دوایی پەیوەندی تشکیلاتیمان کرد لەگەڵ کۆمەڵە وەکو هەوادارانی کۆمەڵە ناسرا بووین لە منتەقە هەستەی متالعاتیمان هەبوو ینی کۆبوونەوە شتیوامان هەبوو جاروبارە سەردانی دێهات و ماڵەکانیشمان دەکرد وەکو کە دواتر پێیان دەکوت وەکو جەولە یا کاری کۆمیتە بەخش کاری لە دێهاتەکاندا ئێمە هەروە بەبێ ئەوەی کە ئەزمموی ئەوەمان هەبێ ئەوە هەستمان بەوە دەکرد کە مادام کە ئێمە خۆمان پێ کەسێکی سیاسی و پێشرەوە واروەها هەرچەند تەمەنیشمان کەم بوو بەڵام بەڕاستی هەر لەو سەردەمەدا زۆربەی هەوادارانی کۆمەڵە تایبەتی جیاواز بوون لە جەراناتی دیکە جەراناتی سنەتی ئێمە متالعەمان دەکرد ئاگا بووین بەسەر بیر و باوەڕەکەماندا ئاگا بووین بەسەر سیاست و مەوازی کۆمەڵەدا بۆیە ئیجابی دەکرد کە ئێمەش بۆ خۆمان بچینە ناو خەڵک تەبلیغات بکەین کاری تەبلیغ و تەرویج بکەین دیارە وتم ئەمە یەکەمین جار بوو لە مێژووی شۆڕشی کوردستانی ئێراندا کە بەهۆی کۆمەڵە ژنان و کچانێکی زۆر ڕویان کردە مبارزەی سیاسی و تشکیلاتی و دواتریش حتا مبارزەی پێشمەرگاتی و مبارزەی مسلحانە کاری نیزامیشیان کرد گەرچی ئەمە ئەوەڵین جار بوو کە ژنان داهاتن ناو ڕێزی خەباتی کوردستان و ڕێزی پێشمەرگە ژنانی کۆمەڵە بەڕاستی تابوشکەن بوون تابوشکەن بەو مانایە کە هەموو فەرهەنگ و ئاداب و ڕسوم و سونەتەکانی مەسەبی و ئرتجاعیمان خستەجێ پێ یعنی هەمومان بە چاڵش کێشاو و ئیتر
مقەیەدی ئەوە سونەتا و فەرهەنگی حاکمی جام ئەو کوردستان نەبووین ئێمە وەکو کەسانێکی پێشرە و ئەو سونەتەمان شکاند ڕەچەشکێن بووین لەو بابەتەوە لەلایەکی دیکەشەوە دیارە کە هەر خانەوادەیە کە تاسی وەردەگرێت لە فەرهەنگی حاکم لە کۆمەلگا بگرە زۆرێک لە خانەوادەکانیش ئەو کاتە کە کچەکانیان دەبوون بە پێشمەرگە داهاتە ناوڕێزی کۆمەڵە لەگەڵ مخالفەتی خانەوادەیان ڕۆبەڕوو دەبوون بەڵام مادام کە ژنێکی کورد یا ژنێکی سیاسی لە کوردستان کچێکی سیاسی کە خۆی بە چەپ دەزانی ئاگا بۆ دەستی دابوو بە مبارزە نەیدەتوانین نە فەرهەنگی پیاو سالاری لە کۆمەلگادا و هەروەها نە فەرهەنگی عەقەب وەفتادە لە خانەوادەدا پێش بە مبارزەی ئەوان بگرێ بۆیە ئەوان زۆر ینی مستەقل و هەروەها زۆر پێیگرانە و هەروەها زۆری جدی مبارزەی خۆمان دەست پێکرد هاتینە ناوڕێزی تەشکیلاتی کۆمەڵە ئەمە ینی ئێمە گەلێک دەگەڵ گەلێک فەرهەنگی عەقەب وەفتادە لە جامعە لە خانەوادە و هەتا بگرە لە ناو خودی کۆمەڵەشدا ئێمە دەگەڵی بەرەو ڕوو دەبووینەوە چون نیرۆکانی کۆمەڵە وەختە کەسانی کۆمەڵە جەرانێکی جوان بوو کەسانێ بوون کە هەڵقڵاون لە جامعە تیپێک قشرێکی وەسیع لە پیاوان و کوڕانی کوردستان هاتبوونە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو بۆمانەیە نەبوو کە هەمووی ئەوانە ینی بەو دیدی تەبەقاتیەوە بە دیدێکی ئەمیقەوە بەرابەری ژن و پیاوان قبوڵە گەرچی زاهیرەن قبوڵیان بوو بەڵام ئەو فەرهەنگە جا ئۆفتادەیە نەهادینە شودە لە ناو ئەفکاری ئینسانەکاندا هەر ڕەنگی ئەدایەوە لە ناو تەشکیلاتیشدا بەمانەیە نەبوو کە مەسەن یارە کەسێک کە هاتوتە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە دیدێکی تەبەقاتی هەبووە بەڵام لە بابەت مەسەلەی ژنەوە زۆر لە دواوە بوو ئەگە دیدێکی تەبەقاتی نەبا دەچوونە زەراناتی سونەتی و زەراناتی بۆژوای لە کوردستاندا بەڵام ئەمان کۆمەڵای انتخاب کردبوو بۆیە ئێمە دەوری ئەوەڵی جنبشی مقاومەت ئەو ژنانێک کە هاتیە ناو کۆمەڵە گەلێک فەرهەنگی کۆنە پەرست و پیاو سالاری لە جام ئەو لە خانەوادە و لە ناو تەشکیلاتە مبارزەمان دەگەڵ کرد ینی وانە بوو کە مەسەن زۆر ڕاحەت بتوانی مەسەن بڵێ هێنا ئەوە شتێکی ئاساییە کە ژنان و کچایش بن بە پێشمەرگەی کۆمەڵە بەڵام ئەو ماوەیە بڕوای من کۆتا بوو لە ماوەیەکی کۆتادا کۆمەڵە توانی بە کۆمەلگای بسەلمێنێ کە ژن و پیاو بەرابەرن ژنیش وەکو پیاو دەتوانی مبارزە بکەن لە هەموو قۆناغەکانی مبارزەدا چ لە کاری تشکیلاتی و مەخفیدا چ لە کاری خەدەماتی و ئۆرگانەکانی مەرکەزی و یا ئۆرگانەکانی دیکەی تشکیلاتدا سیاسە لە بەشی نێزامیدا وردە وردەکە ئەوە جێکەوت ئەمە هەم خەڵک سەلماندی هەم ئەکسەرێکی پێشمەرگەکانی پیاوی ناو کۆمەڵەش سەلماندیان کە ژن و پیاو هیچ تەفاوتێکیان نییە بۆ ژن دەتوانێت شان بە شانی پیاو سەنگەر بە سەنگەر مبارزە بکە و ئەوە لە عەمەلیشدا نیشاندرا هاوڕێ گەلاوێژ کاک ژیانیشمان لەسەر خەتە هەر ئێوە لەسەر خەت بێنەوە قەتعی مەکەن هاوڕێ ژیان ئێوە بۆ خۆتان لە زۆر جار لە تاماوەی کێزگار دوور و درێژ لە ڕێزی هێزی پێشمەرگا و ڕێزی نظامیە بوون تەبعاً لەگەڵ هاوڕێیانی ژنیشە هەر لە ڕێزی پێشمەرگەکان بوون چه ئەحساسێکە بوو وەختێ چوونە ناو دێهاتەکان خەڵکە هاتن بەرەو پیریتان وەزیەتی ژنان ئەو کاتە بێ زەحمەت لەو بابەتەوە ئەلبەتە میکرۆفۆنەکەشتان باس بکەن نەخەی باز نەبووە فەرموو بازێک کاک ژیان میکرۆفۆنەکەتان بەسراوە نازانم ئەتوانن یەک لەحزەی ئەتەوە ئەڵعانە هات کراوە فەرموو دەنگم دێت بەڵێ بەڵێ دێ زۆر باشە چون من لێرە نادام میکرۆفۆنەکەم هێشتا ئێژێ بەچیاگە نەخێر نەکراوە
ئایسە ناوە بەستەوە دیسان کاک ژیان هەر یەک جار لێدەن کافیە چونکی احتمال یەکەمێکی پێچێت تاکرێتەوە بەسرێتەوە ناڵکاری بە گینەکەتان نییە فقط میکرۆفۆنەکەتان لەسەر کامپیوتەرەکە بکەنەوە لەسەر سەفحەکە لە خوار خوارەوە لەوێ لێی بدەن یەکجار ئەکرێتەوە تا تۆ میکرۆفۆنەکەتەکەیتەوە من پەیامێکی خوێنمەوە کە بۆمان هاتووە لەلایەن کاک خالقەوە خالقی ئەحمەد نژادەوە کە بۆمانی ناردووە پێم خۆشە بیخوێنمەوە پەیامە پەیامێکی ناردووە نووسێتی بینەرانی ئازیز و خۆشەویست پێشەکی بۆ سپاس بۆ ئەو یادەوەریە خۆشە و گەورانە ینی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەش بە خاڵی خۆم پیرۆزبایی ئەەکەم لە هاوڕایانی پێشمەرگەی کۆمەڵە کە بۆ هەر چەند ساتێکیش لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا خەباتیان کردو و ئێستاکەش بەردەوامن هەروەها ئەم ڕۆژە لە بنەماڵی ئازیزی گیانبەختکردوانی کۆمەڵەیش پیرۆزە و یادی ڕۆڵە ئازیزەکانیان خەلت لەبیر ناکەین لە ئاخردا دیسانەوە سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێ خالقی ئەحمەد نژاد 11 ژوئنی 2021 کاک ژیان میکرۆفۆنەکەت باز نەبوو دێ باشە تا تۆ میکرۆفۆنەکەت باسەکە ڕۆخت هەر کاتێ باز بوو فەقە قسێ بکە دێمەوە وڵاتان هاوڕێگە لاوێژ باسی ئەوەتان نەکرد کە بە شێوەیەک هێشتا تا ئەندازەیەکی مدەتێکی توولانی پێچوو کە هەر ئەو فەرهەنگی پیاوسالاریە لە ناو حتا ڕیزەکانی پێشمەرگێشا کە سەرڕایەوە پێشمەرگە بوون بەڵام بە دەلیلیەوە هێزێکی کۆمەڵایەتی بوو تەئسیراتی ئیجتماعی وەرەگرتووە ئەو دابوونەریتە زۆر سەخت بوو لە کۆڵی خۆیان بکەنەوە هەر بەردەوام بوو کاک ژیانی سەر وەسڵێت هینەکەتان فەرموو تگوێتان لە منە بەڵێ ئەڵانە گوێمان لە تۆیە بەڵام با هاوڕێ گەلاوێ جوابی و پرسیارە بداتەوە دێمەوەلاتان چەنێ ئەوە دیسان میکرۆفۆنەکەتان قەتعکە نازان بۆ دەسی لێدەن دەسی لێمەدەن چەندێک هاوڕێ گەلاوێژ ئەرکە کەوتە سەرشانی ئێوە خۆتان و ئایا ئەو کارە ئێوە بە خۆتان کردان کە بتوانن ئەو دابوونەریتانە لە ناو ئەفکاری هەم کۆمەڵگاداوە حتا لە ناو ڕیزەکانی کۆمەڵشا لە بێنبەرن یا ئەوە کۆمەڵە بەجددی هاتە پایەوە ئەو کارێک بوو کە کۆمەڵە بە خۆی کردی وەڵام هەردووکێ بە نەزەر من ئەگەر لەباری تۆریەوە چاوی لە بکەین سنجاراناتی چەپ لە ئێران بەگشتی و کۆمەڵەش لە کوردستان ینی سیاسەتی پۆپۆلیزم بەسەر جەراناتی چەپدا حاکم بوو ئەجم لە کۆمەڵەدا ئەو پۆپۆلیزمە وای لێ کرد بوو کە لە بابەت مەسەلەی ژنانەوە کۆمەڵە بەڕێک دەست بە ئەسا ڕۆیش ئەو وەختە من بەڵگەم هەیە بۆ ئەو قسانە کە دەیکەم هەمومان دەزانین کە یەکەمین دەستەی پێشمەرگەی ژنی کۆمەڵە ساڵی 60 هاوینی 60 چەکدار بوون لە حاڵێکدا هەر لە سەردەمی قیامەوە زۆرێک لە ژنان و لە کچان لە کوردستاندا هەواداری کۆمەڵە لەگەڵ کۆمەڵە بوون و ئەمە من پێم وایە ئەگەر پۆپۆلیزم نەبایە لەسەر ئەفکاری جاراناتی چەپ لەسەر بۆ چوونیان بە تایبەت مەسەلەی ژن واگە کۆمەڵە هەر لە سەرەتای دوای قیامەوە ئەرە و کات کە پێشمەرگەی پیاوی وەردەگرت ژنیشی چەکدا کردایە ڕێژەی ژنانی ناو کۆمەڵە دەتوانم بڵم 10 بەرابەر زیاتر دەبوو چون ئەو کات ینی تەبوو تابی قیامی 57 تاثیراتێکی زۆری دانا و سەر خەڵک بە تایبە سەر جوانەکان کە دەست بکەنن بە مبارزە بەڵام چون ئێمە ڕوتێکی مشەخەسمان نەبوو لە سەر مەسەلەی ژندا بۆ کە چەکدار بن شاید زۆرێک لە ژنەکان یا لە کچەکان سەریان لێ شێوا
یان نیان دەزانین لە ناو کۆمەڵە چ بکەن ئێمە کە هەوادارانی مەسەڵەن زۆر پێشتری کۆمەڵە بووین و بە هەموو سازماندەیەکانی کۆمەڵە بۆ هەموو کارەکان ئامادە بووین ئەسە من ئەوڵی 59 کە بووم بە پێشمەگە دایانم بە ئینشاراتی مەرکەزی و بە ئیفتخاریشەوە کارم کرد و ئێستا شەر بە ئیفتخاراتی ڕابردووی خۆمی دەزانم جا مەزرمەوەی کە لەباری تۆریەوە پۆپولیزم زاڵ بوو بەسەر زەراراتی چەپ و بە تایبەت ئەس جملە کۆمەڵە بە تایبەت لەسەر مەسەلەی ژنانەوە دوای کە کۆمەڵە مەرزبەندی کرد لەگەڵ پۆپولیزم لە ساڵی 60 بووم جەرانی بەحسێکی زۆر بەحسێکی ئاکادەمی بەسی سیاسی بەسایەکی واقعی لەناو تەشکیلاتدا مەرزبەندی کرد لەسەر پۆپولیزم واوە زۆر کۆمەکی کرد بۆ کە کۆمەڵە دەبی زۆر پێشڕەوانەتر لەوەی کە تا ئێستا بەخودی ئەمەلی کردو لەسەر مەسەلەی ژن دەیبێتە مەیدانەوە جوابی نیازی جنبش بداتەوە جوابی نیازی ئەو نیوەی تری کۆمەڵگا بداتەوە کە مەبەست ژنانن هەرەو کاریشی کرد نەتەنیا هەر لە بابەت مەسەلەی ژنانەوە کۆمەڵە دوای پۆپولیزم توانی کەژنەوەی کەمەکە لە جێباری کاروباری تەبلیغی و تەرویجیشدا کۆمەڵە زۆر ئاڵگۆڕ بەسەردا هەن کۆمەڵە زۆر هەدەفمەندتر و هەروەها نەخشەمەندتر دەستی کرد بە فعالیتی سیاسی و سازماندەهی کولی تەشکیلاتیشی ئاوە دەست پێ کرد لەلایەکی دیکەشەوە خودی ژنانیش لەو ماوەی ئەو 2-3 ساڵێک کە لە ناو کۆمەڵەدا ئەبوون لە مبارزەداون لە ناو جامعەدا نیشانیان دەکە ژنان لەگەڵ پیاو دەتوانن شان بەشان یەک مبارزە بکەن ژن و پیاو بەرابەرن و کۆمەڵەش جەرانێکی یەکە تازم لەو بابەتەوە لە بەرابەر مەسەلەی ئرتجاعدا لەسەر مەسەلەی بەرابەری ژن و پیاودا کۆمەڵە هەمیشە مدافعی بەرابەری ژن و پیاو بوو بەڵام بەڕێک ماوانەی ئەمەری لەسەر ڕێگای بوو خۆشبەختانە بە تەجروبە ئەوەش وردە کەم بوونەوە ئەوەتە توانم بڵم ئێستاش کە ئێستا فەرهەنگی پیاو سالاری فەرهەنگی سنەتای عەقەبەفتادا لە تۆلید و باستۆلید دەبێتەوە لە ناو کۆمەڵ هێزێکی تەبعاً بۆ هێزێکی وەکو کۆمەڵە کە هێزێکی ئاوا ئیجتماعیە تەبعاً ئەوە هەمیشە ئەبێ ئینتزاری ئەوە ببێ بە دەلیل لەوە کۆمەلگایەکی سەرمایەداریە و ڕۆژ بە ڕۆژەوە هەرەستێنێ و بە دەلیل لەوە ئێمە هەرو هێزە نین کە بەسرا بێتین خەڵک دێنە لامان و لەگەڵ خۆیانە تەبعاً برێک کولتور و نەریتی دواکەوتوو ئێنن خۆ تەبعاًەوەیش ئەتوانێت تاسیری بێ پێش لەوە بێمەوە لای کاکژیان هەیامێک هاتووە لە سەقزەوەی خوێنمەوە سیوەیەکی خۆرداد ڕوزە پیشمەرگی کۆمەڵە بە تەمامی خانەوادەیە جوان باخەکان زیندانیانی سیاسی پیشمەرگانی کۆمەڵەوە حزب کۆمونیستە ئیران و کەسانی کە دەرتاریخ دەرسفوفە پیشمەرگانی کۆمەڵەوە حزب کۆمونیستە ئیران بودەندەوە ڕسانەیە تلویزیۆنی کۆمەڵەوە حزب کۆمونیستە ئیران و مجریە بەرنامە و کارکنان تلویزیۆن تبریک عرض میکنم. زۆر سپاس. کارگران مردم برابری طلب کردستان و ایران این روز تاریخی را به تک تک شما تبریک عرض میکنم. بینەرێکی خۆشەویست لە شاری سەقزەوە. کاک ژیان پێشتر پرسیاری ئەوەم لێکردن کە ئێوە لە هێزی پێشمەرگەدا ساڵیانێکی زۆر هەم وەکو مەسئولیەتی نظامیتان بوو و لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگەی ژنیش بوون و هەرو کاتەیش تعدادی لە هاوڕێیانی کچ و ژنمان توانایی‌های زۆر باشیان لە خۆیان پیشانەدا مەسئولیەتی نظامیان بە ئەستۆ بوو. کێشەیەکی بەو سوورەتە نەبوو ئەو کاتەوە ئەوان لە ناو هاوشان لەگەڵ ئێوە پێکەوە بوون؟ هاوڕێ مەحیا دایانکی وەکو ئەوە بێژین ئێمە بۆ خۆمان وەکو پیاگ وەک کوڕگەرێکە لە ناو جامعەیەک هاتوین کە بەڕاستی ئەوە بۆ من تازە بوو. ئەوە بە من لێرا بێژم وەختێ ژنان هاتنەوە ڕێزی پێشمەرگانی کۆمەڵە بۆ ئێمە وەکو پیاوی ناوێنە بۆ ئێمەش تا دۆشتمان لە مۆردی ژنان و نازانی و زۆر بەڕاستی لێنا ئەوەشە بێژم ژنان زۆر بە ئەعتماد بە نەفسێ بە خۆیانە بوویان و بە ئیمانێ بە ئیدۆلۆژیکەی خۆیان بوویان واقعاً کوششیان کرد و هاتن ئەوان بوون بە نەزەری من ئێمەیان فێری و هێنامانیانە سەر خەتی ئەگەنە لە ئوسوڵە وەکو تۆری ئێمە گشتمان عەقیدەمان پێ بوو وەلێ وەک ئەوە کە چۆن
هەڵسان و داهێنشتن و هینکەن ئەمە نازانی ئەمە شتێکی واقعیە بێڵم وەێ ئەوە کە ژنان هاتنە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە دوای زۆر خاچێتایەکی زۆری هەبوو وە شتێکی نەو ئاوەر بوو بەڕاستی ئینقلابێ بوو کرا ئەدایەتی لە منتەقا وەختێمە ئەگەڕیانەگە دوژنی پێشمەرگە ناو پەلەکا بوو بەڕاستی ئێعتماد مەنەفسیەدا بە ژنانی تر ناو ئاوایی ناو شارەکان ناو ئینەکان کە واقعەن ئەوە نیەژن وە متەجعین و دواکەوتودانە چەکی بەشانەوە وە شان بەشانی پیاوە خەریکی مبارەزەیە و خەریکە بەرەو پێش وەک ئێستا خۆشتان شارەکە حتا فەرماندەی نظامی و حتاکە ڕەحبەری کۆمەڵی چووگن ئەوە زۆر شتێکی وە دوای ئەویشە باوەڕم پێ حتممە هاوڕێگەلایەن خۆکی ئەوە باشە دانێ بۆ هەردێک و هەرینە چون تایبەتی احترام لە پێشمەرگەی ژن و خەڵکاتن بەخصوص ژنان دەرد دڵیان بەلایانەوە کە ڕەحمودیان لیان وەرەگرت و ژنان لەو ڕابطە زۆر فعال و هەڵسوراو بوون ئەوە کە ئێعتماد بە نەفتیان بەژناندا بە نەزەم زۆر شتێکی گەورە بوو یعنی ئەوە کە متەجعین باسییانە کە ژنان زەعیفەن ئەمە ئەوەی پاکە کردەوە هەر بەدینیان هەر بەدینی ژنان ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە هاوڕێگە لاوێژ ئەم سەردەمەی ئەگەر ئێستا چاو لێ بکەین تەبعەن ئێستا هێزی پێشمەرگە وەکو جاران هەڵسوڕاوێکی وای نییە بەڵام لە داهاتووە ئەگەر دیسان ئاڵگۆڕێک بێت و هێزی پێشمەرگە بتوانێ وەکو جاران هەڵسوڕاوی نظامی و سیاسی بێ لەگەڵ جەمعێک یا گروهایەکی زۆر ئرتجاعی بە دەیان جار زیاتر لە جاران وەکو سەلەفیەکان ڕوبەڕوە بین ئێستا مەسەڵەن نبینین گرایشی سەلەفی بەداخەوە زۆر قەوی نییە بەڵام چونکی کۆماری ئیسلامی مەیدانیان پێدا دێنە هاتوون و خەریکن بە نەوعێک بەر بە و پێشکەوت و خوازیە و بەو شتەی وا کۆمەڵە جێخست لە ناو کۆمەڵگادا ئەگرن لەو بابەتۆ پێم خۆشە ئەگەر بکرێت تەوزیحاتێک بە کورتی بدەن بەڵێ بێگومان ئەوەی کە ئێستا لە ماوەی 42 ساڵە حکوومەتی نەگریسی کۆماری ئیسلامی فەرهەنگی ئرتجاعی و هەروەها تا ئەندازەیەک توانیویتی ئەلبەتە خۆشبەختانەوە خۆتان ئاماژەتان پێکن نەک لە نێو ئەکسەریەتی کۆمەڵگادا باکو لە نێو قشرێکدا کەسانێکدا هەمیشە لە جامەی تەبەقاتیدا ئەخشارێک پەیدا دەبن کە خۆیان هەڵداوەسن بە ئەفکاری ارتجاعی و دەوڵەت لەوانە ئیستفادە دەکە وەکو چۆماغێک لە هەر کاتێ بە قازانجی بوو ینی لەباری فکرێەوە دەتوانێت یا چ لەباری تونندروتیژیەوە لەباری نیزامیەوە کەڵکیانەوە بگرێ بەڵام من متمێنم ئەگە ئاڵگۆڕێکی گوشایشێکی سیاسی لە داهاتووی ئێراندا کوردستاندا بێتە پێشە ئەو سەلەفی و ئەفکاری ارتجاعی جێگایەکانیە لە نێو کۆمەڵگای ئێراندا چون کۆمەڵگای ئێران بە تایبەت کوردستان سەرڕای 42 سا حاکمیەتی نەگریسی کۆماری ئیسلامی تەجروبە کردووە ئەخ 42 ساڵش من جنبش و مقاومەت و مبارزەی سیاسی تەجروبە کردەوە و هەروەها هەم کۆمەڵگا هەم کۆمەڵە لەو بابەتەوە تەجروبە یەکجا زۆری هەیە رابطەی کۆمەڵە و هەروەها کۆمەڵگا بەوە گرێ نەدراوە کە هێزی نظامی بچێتەوە ناو کۆمەڵگا باکو لەباری فکریشەوە لەباری دەسوێتان نەما هاوڕێگە لاوێژ بەڵێ ئەو وا دیارە دوربینەکەتان دەست لێداوە ئەرەوە هاتنەوە چۆن ڕاپەیوەندی کۆمەڵە لەگەڵ کۆمەڵگا فقط لە بابەتی هێزی نیزامیەوە و شەڕکردنەوە نەبووە بەکو کۆمەڵە جەرانێکی تەبەقاتی ئیجتماعی سیاسیە واروە پەیوەندیەکی تەبەقاتی و سیاسی هەمیشە لەگە کۆمەڵگایە هەبووە و خەڵکی کوردستان بە تایبەتی خۆشبەختانە زۆر لەوە وشیاترن کە ئەگەر ئاڵگۆڕێک بێتە پێشە هەر بۆ خۆیان خەڵکی کوردستان ینی تەکلیفی سەلەفیەکان ڕۆشن دەکەنەوە یعنی کە سەلەفیەکان لە ناو دڵی خەڵکدا لە ناو کۆمەڵگایەکدا کۆمەڵگایە کە 32 ساڵە بەدبەختی و کوشت و کوشتار و ئێعدام و
برسێتی و بێکاری و فەلاکەت و ئیحتیاد و هەموو مەینەتەکانی ژیانی تەجروبە کرد لە سایەسەری کۆماری ئیسلامی ئیتر دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی کە سەلەفی بن ناتوانن جێگا پەیدا بکەن لە ناودڵی خەڵکدا باکو خودی خەڵک تەکلیفیەوانە ڕۆشن دەکاتەوە و هەروەها جەرایاناتی سیاسی و تایبەت کۆمەڵەش وەکو ئێمە تەجروبەی ڕزگاریمان هەیە کە هەر لە ساڵی 58دا بەڕێوەبەری کافوات هەمووی چەکردن جەرایانێکی ئێرتجاعی سەر بە بەحث بوون هەروەکو جەرایانی ئەحمەدی مفتی زادە و وەکو سەلەفیەکان بوون کە فەرق ناکە ئەو وەختە سەر بە بەحث بوون سەر بە کۆماری ئیسلامینە پێم وایە من گەشتبینم لەو بابەتەوە کە سەلەفی ناتوانێ ئاڵوگۆڕێکی سیاسی پێک بیە هەر خەڵک هەڵیان دەپێچن ناتوانێ دەورەی ئەو تۆی هەبێت کە پێش بە جنبش و بە ئەفکاری پێشرە و ئینقلابی لە ناو کۆمەڵگای کوردستاندا بگرێت بڵێ وایە طبعاً تەجروبەی داعشمان هەیە ئێمە لە سووریا لە عێراق کە ئەوان ئستعدادەکانی خۆیان لە کوشتنی خەڵک لە سوتاندنی خەڵک لە هەموو شتانەی کە لە بربەریەتە ینی تاریخی بەشەر حتا لە خراپترین حاڵەتی خۆیان شتیاوای بەخۆیەوە نەبینیوە تەبعانەوە هیچ کۆمەلگایەک ئەوە قبول ناکات و ئەوانە جێگەیان لە کۆمەلگا نابێت پەیامێکی کە هاتووە ئی خوێنمەوە دوای دەمو بەلای جەنابتان کاک ژیان بە فارسی نووسراوە بە فارسی خوێنمەوە مردمێ بەرابەری تەلەبێ کوردستان هەر کدومە شماها هەزینەیە فراوانی دەرسفوفێ پیشمەرگی کۆمەڵەوە حزب کۆمونیستی ایران دادید بیایید همه با هم روز پیشمرگ کۆمەڵە را در کوچه و بازار و میان تمام خانواده‌ها تبلیغ و ترویج کنیم و به یکدیگر شادباش بگوییم. پسران و دختران جوان اگر بخواهید از مناسبات مذهب و سرمایه‌داری رهایی یابید هم خودتان و هم جامعه به صفوف پیشمرگ کۆمەڵە و حزب کمونیست ایران بپیوندید تا آموزش تئوری و نظامی را یاد بگیرید. لدواترا هر همان بینر نووسیەتی کە میخواهم از طریق برنامه شما یاد و خاطره که فرهاد شعبانی را گرامی بدارم که جای ایشون توی این برنامه زنده خالی است. آرزوی بهبودی برای انسانی انقلابی و کمونیست دارم. امیدوارم شما با نبود کاک فرهاد این برنامه زنده را به درستی اداره کنید. هیوادارم البته من هیچ وقت ناتوانم وەکو کاک فرهاد ئەو بەرنامە بەڕێوە ببەم کاک فرهاد جێگەی تایبەتیە هەر ئێستەیش من لە ئەوە ڕێنوێنی وەرەگرم و زۆر جار پەیوەندیمان هەیە و پێم بەڵێت کە چی بکەم و چی نەکەم و طبعاً ئێمە شاگردی کاک فرهادین لەو بابەتەوە قسەیتیان نییە. کاک ژیان دێمەوە بۆ لای ئێوە لە شەڕ فقط لەگەڵ کۆماری ئیسلامی نەبوو و بەداخەوە جیا لەوە کە ئەو هێزانەیش وە هاوڕێگەلاویش ئیشارە پێکرد مەسەلەی ڕزگاری و شتیوا بەڵام شەڕی ناوخۆ لە کوردستان شتێکی نەخوازیار بوو بەڕاستی هەرچەند هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوڵی ئەدا خۆی لە شەڕی وانەدا بەری پێ بگرێت و لەو بابەتەوە زۆر کارکرا بەڵام زۆر جارەوەی پێ تەحمیلەکرا. ئێمە ئەبێت چی بکەین لە داهاتووە ئەگەر وەزعیەتێک هاتە پێشەوە طبعاً هێزی چەکدار دێتە لە کوردستان و کۆمەڵش بە تەنیانیە هێزی چەکداریش لە کوردستان هەیە ئەبێت چی بکەین ئێمە بۆ ئەوە بەر بەوە بگرین کە دیسان شرایەتێکی ئەوانەیەتە پێشەوە بۆ بتوان هێزەکان لە پەنایەکە مبارزەی سیاسیان ببەنە پێشەوە لەگەڵ خەڵکا بنەوە هێزی خۆیان لە خەڵکەوە وەربگرن ئەبێت چی بکرێ بۆەوە. هاوڕێ مەحیە ئەمە بەڕاستی سوالێ جێگەی خۆیەتی و بە نەزەری من ئەوەی وا کۆمەڵە وەک کۆمیتە مەرکەزی کۆمەڵە وەک ڕەحبەری کۆمەڵە ئەو خەتێکی گرێ بەرەوە لە تواو کۆنگرە و پەرلەمەکانی هەمیشەش ئەوەی تکرارە و کردێتەوە و کە کارێ بکەین کە چەک لە یەکترین نەکێشین. بە نەزەر من ئەو شەڕی ناخۆوە ئێمە ناخواستەوە بەڕاستی تەحمیلیشیان کرد پێمان ئەشێ تەجروبەی لە وەرگن شتێکی زۆر ناخۆش بوو شتێکی زۆر خراپ بوو ئێمە ئەشێ لەوە تەجروبە وەرگین. من کاک مەحی ئیجازە پەرانتێزە لێرە بکەمەوە من چون من زۆر بەڕاستی پێخۆشحاڵم کە لە تەلەڤیزیۆن کۆمەڵە زۆر لەسەر ڕۆژی پێشمەرگ کۆمەڵە ڕۆژی ژنانەمان تێک کەسکەری وەک هاوڕێگەلاویش کە خۆی
ساڵها لە ڕێزی پێشمەرگەی کۆمەڵا بووە تێت وەک شاهێدی زیندە باسی ژنانەکە. ولی من لە مێدیا مەجازیەکانە بەداخەوە زۆر شتە بینم ناڵم گشتی مثلا لایڤەکە کە داینە ناڵم گشتی چەندانێکە هەست زۆر تاریخ پێچەوانە و تحریفە کردێت. من بۆیە بەلەوە قسەکانم ئەوە ئێژم چون پێش وەک کۆمەڵ وەک پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە دایم لە حاڵەتی نظامیە لە شەڕابووین و هەمیشە دایمی خۆمان نەزانین و خەڵکی ژەزانین هەمیشە دایم زەربەمان لە دوژمنداوە ولی لە حاڵەتی شەڕ و ئەملاولا زەربەشمان خواردووە و هیچ وەختیش نە ڕاهبەری کۆمەڵە نە فەرماندەی کۆمەڵ نە پێشمەرگەی پاڵدەستمان هیچ ئاواتی نەوگەوە هیچ وەختی بەرعەکسی کە خوێن لە لووت پێشمەرگەیەک بێت ولی بەداخەوە لە زۆر لایڤ و ئەملاولا دانە ناڵم گشتی بڕێکیان دان ناخوداگا جمهوری ئیسلامیان لەبیر چووەتەوە مثلا نمونە بۆ گودانیشتوان وەختی بۆمباران شیمیایی کرا بەدەستی حزبی بەحسی جنایەتکار ئەوە لە بیرەچێتەوە جمهوری ئیسلامی کوماریداوە بە تواو چەک و تەقەمەنی و بینە دەوری گوردانی کە ڕەزمەدە هەمویان مەسموم بوون ئات و ئەو زەربە قورسە لە کۆمەڵە دریا ئەوانە لە بیرەچێتەوە تێن ئەمووس درێژەکەنەوە بۆ فەرد ئۆرگان یا تەشکیلاتێک دوژمنە ئەسڵیەکە ئەوە کە زەربەکەی وشە ئەوەش هێنەکەی کردووە لەبێت بۆیە من لێرە پێم خۆشە ئەم بەنامانە زۆرتر بێت کە بەڕاستی چون تەلەڤیزیۆن کۆمەڵ تەلەڤیزیۆنی کە قابل اعتمادی مردمە ئەم تاریخان چون زۆر لە ئەفراد نەسڵگەری دوایمە ئەمانیان نەدیوە نەبیستووە لە جێگەترە ئەوە بوو کە بە شایدی خۆتان جمهوری ئیسلامی هەر لەم لایڤگەرە فیلمی دروست کرداینە بۆیە من پێم خۆش بوو فەقەت ئەو پارانتێزە باس بکەم لێرە ئاوا گلەیەکیش بکەم هینابەتەم گشتی باسی هەمووی ناکەم ناجم گشت لایڤای فرە ئاموزەندە و باشیشن من ئەژم ئەو جواب سوالەکەیەوە وایە من ئەژم کۆمەڵە بەڕاستی سیاسەتێکی دروستی کردوێ بەرەو کۆمەڵە وەکدان لە هاوڕایوتی ساحب خانوویە لە کوردستانە کۆمەڵە ئەشێ دیالۆگ و هاتوچوو هەڵساندانشتنی تەک ئەحزابێ ئۆپۆزیسیۆنی کورد کە چەکبەشان و شەڕەکەن بەر عەلەیهی جمهوری ئیسلامیە ارتباتی بێت و تەکەمانە بە دانیشتن بە دیالۆگ حاڵێکە دوا ڕۆژی ئەگە شتێک بوو بە دوانی زبر و بە چەک لە یەکترین چون زانی هەیە ئەحزاب و تەشکیلاتێک کە بەڕاستی لەگەڵ شۆڕشی جەماوەرانین پێشترن ڕۆیشتون زۆر پێشکردنەوە چەند جەماوەری شاید بەی چەحساونەکەن دەنجێمە لەگەڵەوانە تەرەفین دوای وەک ئێوەت باتان کە تەک دوای لە تەک سەلەفیەکانی و ئەملاوە کۆمەڵە لە تاریخ نیشانداوە کاوڕێگەلاوی شارە پێکە ڕزگاری و وەجێراناتێ تریش وەلێ دوایەکەیکی ئەوە کە کۆمەڵە تەکەم ئەحزاب ئۆپۆزیسیۆنی کوردی کە لە ئینا مبارزاکەم جوور دانیشتنی بە کە بە نەزەم شتێکی دروستە واشەی دامەشی بات ئاگاهی مردمی بێتە بان کە بێنە ڕۆژ حزبایەتی حزبێک ئەمە نمونەمانەیە لە جێگەترا حزب نێبڕێتەوە تەشکیلات نێبڕێتەوە مردم خۆیان لە حاکمیەتەوە و مردم بن کە تەسمیم گیرەندە بن نە ئەم حزب و تەشکیلات ئەمەشێ بەڕاستی لە ڕاگەیاندنەکانی ئێمە لە مێدیاکان ئێمە ئەم ئامۆژگار چەند خەڵکی کوردستان بەڕاستی زۆر ئاگان خۆیان بەوە ئاگان کرد و زۆر شتیان دیوە لە هاوسا و بەراوساکانمان و تەجروبەی باشیان هەیە لەوینەوە و من پێم وابێ کۆمەڵە و سیاسەتەوە هەروە ئیدامێ بات هەروە بچێتە بەرەو ئەتوانێ زۆر شتگەرێک کە لەسەر ڕێگەی هەیە ئەمانە ئەوە پاک و کاتەوە ڕێگەی خۆشکە بەوە کە مشکلات لە داهاتووە پێشنیت. زۆر سپاس هەوڕێگە لاوێش پێش لەوە بێمە وڵاتان پەیامێکی تر هاتووە ئەوە خوێنمەوە جا دێمە وڵاتان بە فارسی دیسان کۆمەڵەوە حیزبی کۆمونیستە ئیران سازمانی ئەف سیاسی و دەیان ڕەهبەری کاریزمای کۆمەڵە را تشکیل دادن همون روز اول که پیشمرگ کمل شکل گرفت زنان را به عرصه مبارزه سیاسی و مسلحانه سازمان داد. رهبران برخلاف حزب‌های ناسیونالیست باور راسخ به برابری زن و مرد داشتند و چندین زن در میدان نبرد و زندانهای مخوف حکومت اسلامی و سرمایه‌داری جان خود را از دست دادند. ما کارگران نمیگذاریم خون آن عزیزان به هدر برود و قطعا راه آن را ادامه خواهیم داد. دیسان
هەر پەیامێک هاتووە ێزگاریەوەشی خوێنمەوە زە دوای دەمەولاتەن پەیامێ من کارگەران بەرای کۆمەڵەوە حیزبی کۆمونیستی ئیران منێ کارگەر پەیامێ منێ کارگەر بەرای کۆمەڵەوە حیزبی کۆمونیستی ئیران و حزب دموکراتی کوردستان ایران و حزب دموکراتی کوردستان و تمام حزب‌های سیاسی کوردستان ایران و هواداران و فعالین این است که کاری کنیم تا دیگه هیچ حزب سیاسی زمینه جنگ نابرابری را فراهم نکند. همه انسان‌ها آزاد هستند و در آینده کردستان یا با هر فکر سیاسی فعالیت کنند و جنگ نابرابر را محکوم می‌کنیم. امیدواریم کمالو حزب کمونیست ایران و رهبران کاریزما برای این نوع سیاست فعالیت کنند. زۆر سپاس. پێم خۆشە ئێوەش هاوڕێ گەلاوێژە لەسەر مۆزوعە کە داهاتوو کۆمەڵە بە تەنیا نابێت هێزی سیاسی تریش بوونی ئەبێت جا کەم بن یا زۆر بن یا هەرچیەک بەخێرە هێزی چەکدارە بن ئەو کاتە حتمما دەستگرتن بەسەر شوێنە نەزامیەکانە هەروەکو ساڵی 50 بێ بە شتێکی زۆر عادی و احتمالاً خەڵکی تریش چەکیان پێ بێت. ئێمە ئەبێ چ فەزایەکی سیاسی دروست بکەین کە بتوانین دەستکەوتەکانمان بە دروستی بخۆزینەوە تووشی ڕووداوی ناخۆش کە بمان باتەوە بۆ دواوە نەبین. چی ئەبێ بکرێت لەو بابەتەوە فەرموون؟ بەڵێ هەروەکو پێشترش هاوڕێژیان ئاماژەی پێکرد بەڕاستی مبارزەی سیاسی کولەن لە جامەدا سر بە مبارزەی ئیدۆلۆژیک ناڵە مبارزەیەکی سیاسی یا مبارزەی تەبەقاتی تۆگەم بتەوێت وەکو جەرایانێکی سیاسی و تەبەقاتی دەور و نەخشت بێ لە ناو کۆمەلگادا دەبێت پال لەسەر زەوی بێ و مشکلاتی جنبش و هەروەها مشکلاتی کۆمەلگا هەر مشکلێکە لە جامعەدا هەیە لە کۆمەلگادا هەیە بەی خۆتی بزانی و خۆت لە مقابلیدا مەسئول بی و کۆمەڵەش یەکێک لەو جەرانانەیە کە لە سەرەتای دەستپێکردنی فعالیەتە لە نێوە هەمیشە ئەساسی مەسئولیەتی کردووە لە مقابل جنبشی مقاومەتی خەڵکی کوردستان و هەروەها وەزعیەتی خەڵکو بۆیەش کۆمەڵە ئەو شەڕێکە بەسەری داسەپا شەڕێکی ناخواستە بوو شەڕێکی هەزار دەیان جار کۆمەڵە ئێلامی کردو کە بەرژەوەندی خەڵک دانیە لە بەرژەوەندی هیچ کام لە جەرانەکاندانی تەنیا دوژمن دەتوانێت بەرەبەرداری لێ بکەن. بۆیە ئێمە تەجروبەی 32 ساڵ مبارزەمان هەیە هەروە تەجروبەی شەڕی ناوخۆیشمان هەیە بەداخەوە کە وەکو خاڵێکی ینی زاف وەکو شتێک کە تاسیری منفی هەبوو لەسەر جنبش و لەسەر خۆمان و پێم وابێت لەسەر جەراناتی دیکەش ئێتر نابێەوە تکرار بێتەوە. بۆیە مبارزەی سیاسی دەبێت تۆ بێی لەسەر مشکلاتی جامعەدا ئێساسی مەسئولیەت بکەیت. ئەو مشکلاتە جامعەیەکی فرە تەبەقاتیە جامعەیەکی نەتەوەیە تۆ دەی بتوانین بە هەمزیستێکی مسالمەت ئامیز و هەروەها بە تەوافقێک لەسەر ئازادی بەیان ئازادی تەشەکل ئازادی فعالیەتی سیاسی ئازادی قەڵام هەمووی ئەوانە بیکەی بە فەرهەنگ لە ناو کۆمەلگادا و هەر جەرایانێک کە بی هەوێ ئەو ئازادیانە لە تاکی تریا لە جەرایاناتی دیکەیە لە کۆمەلگا وەرگرێتەوە دەبێت کۆمەلگا بۆ خۆی ئیدانەی بکە. ئەو وەختەیە کە ئێمە دەتوانی بەر بە شەڕی نەخوازراو یا بە شەرایەتی نەخوازراو بگرین. ئێمە هەر لە ئێستاوە کۆمەڵە دیارە هەمیشە کاری بۆەوە کردووە دەوێت سرۆپۆرتریش کار بۆەوە بکەین کە ئێمە بتوانین تەحملی یەکتر بکەین کە ئەگەر بتوانین لەگەڵ مخالفەکەمان بە شێوەیەکی دیالۆگ بەحسەکانمان مەترەکەین نەک سەر لێک هەڵکێشین بە شێوەیەکی ئیدۆلۆژیک تۆ ناتوانین مبارزە بکەین. مبارزەی تەبەقاتی تەنیا مبارزەی ئیدۆلۆژیک نییە باکو دەبێت هەموو مشکلاتی جامعە مەسەلەی ژنا مەسەلەی منداڵان مەسەلەی فعالیەتی سیاسی ئازادی بەیان هەمووی ئەوانە مەسەلەی خۆت بزانین خۆت بە مەسئول بزانین لەو رابطەیەدا. دیارە حاکمیەتی داهاتی کوردستانیش وەکو باقی شۆنەکانی تر نابێ وەکو باشوور نابێت بە حاکمیەتی ئەحزاب باکو دەبێتە بە حاکمیەتی شۆڕاکانی خەڵکی کوردستان. ئەو وەختەیە کە دەتوانێت ئەو وەختێ شۆڕاکانی خەڵک حاکمیەتیان بەدەستەوەگەر ئەوە دەبێت بە زەمانەتێک بۆ هەموو جاراناتی دیکە کە هەر ناکۆشتێک و ئیختلافاتێکیش بێ بە شێوەی دیالۆگ واروها بە مراجعە بە خەڵک بە دەخالەتی خەڵک بتوان مشکلاتی خۆیان حەل و فەسڵ بکەن.
من گەشتبینم لەو بابەتەشەوە کە داهاتوی کوردستان ئێران وەکو باشوور نابێ دەسەڵات دەبێتە دەسەڵاتی خەڵک و هەر جەرایانێکی کە خۆشی چ ناسیۆنالیسمی چ وەکو کۆمەڵی کۆمونیستی تۆ خۆت بە متعلق بەو جامعەیە بزانی و دەی پابەندیشبی بە حاکمیەتی ئەو خەڵکە بە قەوانینێک کە لەو کۆمەلگایەدا هەیە ئەوە دەتوانێت زەمانەتێک بێ بە بڕوای من بە دەخالەتی خەڵکو و دەسەڵاتی خەڵکو و هەروە پابەندبوونی جەرایانات بە حل و فەسی اختلافات بە شێوەیەکی سیاسی و دیالۆگ و دەبێت کاریش زۆر سپاس هاوڕێگە لایش پەیامێکی کاتووە نووسراوە سڵاو وەختان بەخێر لە خۆتان و بەرنامە جوانەکەتان سڵاوی پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها هەواڵی سڵامەتی کاک فەرهادی پرسیوە و ئێمەش لێرەوە ئەڵێن کە من بۆ خۆم چەند ڕۆژ لەوە پێشەکە کاک فەرهاد قسەم کرد تەبعەن هێشتا خەریکە دەورەی مەداواکەی بەڕێوە بات و حاڵی باشە و سڵاوی هەیە بۆ ئێوە و بۆ ئاگداریشتان هەمیشە بەرنامەکانی تەلەڤیزیۆن تاقی بکات و زۆر جاریش ئەگەر ئاگادار بوو بێتن لە تەریقی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە خەبەری بەرەو پێشچوونی دەورانی نەخۆشینەکەی بە ئێوەی ئازیز ڕاگەیاندووە. نازانم هاوڕێیانی تەکنیک من چەندێک کاتم ماوە چونکی زۆر باشە زۆر سپاس کاتێکی زۆرم نەماوە پێم خۆشە لە ئاخرا ئێوە ئەگەر بکرێت ئەگەر پەیامێکتان هەیە هەم کاکژیان هەم هاوڕێ گەلاوێش زۆر بە کورتی لە خزمەتتانە هاوڕێ ژیان ئەگە پەیامێک هەیە فەرموو. هاوڕێ مەحەممەد زۆر سپاس دەکەم من فقط گەرەکم و لێرە پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵ لە توا و هاوڕێیان و کادر و ڕەحبەری کۆمەڵە و خەڵکی زەحمەتکێشی کوردستان بکەم و ئاواتم سەرکەوتنە بۆ ئێوەی عەزیز. من لەوە فرەتەگەرەکم نییە وەختان بگرم و زۆر سپاسی دەکەم کە ئەم وەختتان پێمدا لەم بەرنامە جوانتانە شرکەتم کرد. زۆر سپاس. فەرموو هاوڕێگەراوێش. ئەوێ هەر لەو فرسەتە ئیستفادە بکەم وەکو ژنێکی پێشمەرگەی قەدیمی کۆمەڵە داوا بکەم لە کچان و ژنانی کوردستان بێنە ناوڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن کە بتوانن لە ئاڵوگۆڕی داهاتوو ئەروەها بۆەوە کە هەلومەرجێکی شۆڕش گێرانە بێتە پێشی سمێنێ بەرابەری ژن و پیا و دابمەزرێن لە کۆمەلگادا بێنە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و مبارزەی بۆ بکەن. وە سپاس بۆ ئەو دەرفەتێکی کە داتان بە من دیسان ڕۆژی کۆمەڵە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو پێشمەرگە و کادر و ڕەهبەرانی کۆمەڵەوە هەروەها لە هەموو دۆسۆزانی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو خانەوادەکانی پێشمەرگەی کۆمەڵە بەگشتی لە تەواو خەڵکی کوردستان پیرۆز بێ هیوای ئەوەی کە ساڵێکی دیکە ئێمە لە کوردستانی ئازاد بتوانین ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ خەڵک جێژن بگرین. زۆر سپاس هاوڕێگە لایش بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا دوای سەرکەوتنم هەیە بۆ ئێوەی عەزیز. بینەرانی خۆشەویست پەیامێ هاتووە ئەو پەیامێشە خوێنمەوە نازانم مەجال زۆر ببێیانە یا هاوڕێیانم کلیپیان ئامادە کردو پێم وانییە بتوانین زۆر لەسەر مەوزوعی دووەم قسە بکەین. نووسراوە سپاس و قەدردانی ئەمەنە کارگەر بە بەرنامە سازانە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە حیزب کۆمونیستی ئێران کە یادۆ یارێ زندانیانی سیاسی بودنەوە هەمچنین مجریە بەرنامە زۆر سپاس بۆ ئەوەی عەزیزیش لە هەر حاڵا بەهۆی کەمی وەختەوە نەمانتوانی بەحسی دووەم لەسەر گاڵتەجاری هەڵبژاردننی کۆماری ئیسلامی قسە بکەین تەبعەن بۆ خۆیان خەریکن دەستی خۆیان ڕووەکەن ئەمانەوە لە سافی ئەم گاڵتەجارە هاتوونەتە دەرەوە و کاریان بووە بەوەی کە پەیامێکی کە هاتووە زانم بەڵێ سڵاویان نادۆ بۆ بۆنە ڕووسیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە زۆر سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویست. ویستم ئەوەتان عەرز بکەم کە ئەخیرەن بەربوونەتە ئیفشاکردنی یەک و معنای ئەوەیە کە ئەمانەی وا قەول وایە ببن بە
سۆرە کۆماری داهاتووی ئێران شتێکی بۆ سوورەتە نین، نەیتلاعاتێکی دەقیقیان هەیە، هەمویان خەریکی درۆ کەڵەکەن، هەمویان لە مەوقعیت های ئێستەی سەرەکی کۆماری ئیسلامیان. جا ئەگەر ڕئیسی بانک بێت، ئەگەر ڕئیسی قوەی قەزاییەی کۆماری ئیسلامی بێت، وەیە زۆرێک لەو مەسئولیەتانەی ترکە بۆ خۆیان ئەڵێ کەسێکی تر خەریکە و کاراکات، وە بەربوونەتە ئەوەی کە مەسئولیەتەکە لە سەرشانی خۆیان لا بنوێ خنە سەرشانێکی تر، ئەمەش بە نوعێک جزئی ئەو شیگردانەیە کامان بەکاری ئەبن. مەسلەیەکی ترەوەیە کە کۆماری ئیسلامی بەڕاستی لە ئەوڵەوە ڕێکی بوو بە بەهانەی کۆڕۆنا بڵێ خەڵک نایان بۆ سەر سنووقەکانی ڕێی، بەڵام دوایی متەوەجه بوو کە خەڵکێکی هێزگار زۆر لەوەکو شخصیەتەکان، وەکو بازنشستەکان، وەکو خانەوادەی زندانیان، خانەوادەی گیانبەخت کردووان و زۆریەک کرێکاران لەم لاولەو لە انتخاباتیان علەنەن تەحریم کرد. سازمانهای سیاسی ئەم جارە بە تێکڕا انتخاباتیان تەحریم کردووە. متەوەجه ئەو بووە کە ناتوانێت پاساوی کۆڕۆنای بۆ بێنێتەوە و خەریکە قانونی ئیسلامی و شەرعی بۆێنێتەوە و خەریکە حرامێک کەسێ لە هەڵبژاردنەکانە بەشداری نەکات، خەریکە بە شێوەیەک نیشان بدا کە نەخێر خەڵک دێنە سەر سنووقەکان. ئەو تەنیا ئێمەین کە ئەتوانین پیشان بدەین کە ئەوان ناتوانن بەڕاستی هیچ نمایشێکی تر لەوە بۆلاوە ببەنە پێشەوە. ئەم هەڵبژاردنە کۆماری ئیسلامی ناتوانێت بەفری و خەڵک بێنێتە سەر سنووقەکان. و ئەگەریش دێتە سەر مەسەلەی انتخاباتی شارەکان و دێهاتەکانیش، شۆرای شارەکان و دێهاتەکانیش، نە ئەمانە شۆراهای واقعین لە بەتەوری واقعی و لە لایەکی تریشەوە هەر خەرێکی دزین و پەروەندەیان ڕۆژ بە ڕۆژ خەریکە دەرەکەوێ چوون بۆ ئەم انتخاباتە بە معنای ئیدامەدانی ڕۆژی ڕەشە، ڕۆژێکی ڕەشتر لە کۆماری ئیسلامی، ئیعدامی زیاتر، گرتنی زیاتر، بێحقوقی، بێنانی، هەموو شتێک ڕێدان بۆ ئەم حکوومەتە بەڕاستی چوونەپای سنووقی ڕێی، یعنی ئیدامەدانی ئەو ژیانە تاڵە. زۆر سپاس بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست کە بینەری ئەو بەرنامەیە بوون، هەروەها زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم کە یارمەتیان داین بۆ گواستنەوەی ئەو بەرنامە و سکات و ساتێکی خۆشتان بۆ ئاواتەخوازم. منم alay suri şoreşine da çakini suri şoreşine da çakini min bahçeke نجرا وعلى سورم سرودي عشنا بونا ربادج من أخويني ربادج من أخويني زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخفت وازنایینم تا نبینم سربستم برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخفت وازنایینم تا نبینم سربستم منم alay suri şoreşine da çakini suri şoreşine da çakini من باچکه نجرا وعلى سورم سرودي عشنا بونا ربادج من أخويني